لا سیڤی هەر کەسایەتێکی ناوداری ئەدەبی و شاعیرێکی کلاسیک وربینەوە کەسایەتیەکانیان دەرچووی ئەو ناوەندانە بوون کە پێیان دەوترا حوجرە و مزگەوت. یەکێکی وەکو مەحوی، وەکو نالی، وەکو بێخود کە ئەگەر وەکو مەولەوی، وەکو مەلانا خالیدی نەقشبەندی، وەکو کاک ئەحمەدی سلەیمانی، شێخ مەعروفی نۆدەیی کە کەسانێک بۆ مەسەلە هەر لە علمی حوجرە و فەقیهەتی و مەسەلەی توانیوتی شەهادەی بەرز و گەورەیش بەدەست بێنێت. ئەمانە کە شامەردی ئەم میللەتە بوون، کەڵەمەردی ئەم میللەتە بوون، پەروەردەی زانکۆ و مەعهەد نەبوون، پەروەردەی حوجرە و خانەقا و مزگەوت بوون. ئێستا ئێمە بە فەرمی لە حوجرەکەماندا 5 فەقیمان هەیە. ئەبێت ئەو حوجرانەش بێتە ئەوەی کێچێک لەوانەکانی ئەوە بێت کە فێری ئەوە بن کە فێری لێبوردەیی و تەبایی ئاشتەواری بکەن لە ناو کۆمەلگایە. بەپێی ئامارێکی وەزارەت نزیکەی 500 فەقیه و 81 حوجرە لە کوردستاندا هەیە. سرە ئەنچاوە بەدەنقاڵب ئیسم ناوە ئەنە فلوتە حاجی برۆ فەخی دڵانە ڕوکبەت ئەژنۆ جەبین و جەبهەت تەوێڵە مەکر و کەید و حیلە. بەگەڕانەوە بۆ سەدەکانی پێشوو وربوونەوە لە ژیاننامە و بەسەرهاتی زۆرێک لە ناودارانی کورد و کەسایەتە دیارەکانی کورد کە ئەمڕۆ بوونەتە جێی شانازینەوەی نوێ و مێژوویەکی پڕ لە سەروەری و سەربەرزی و زێڕینیان بۆ خۆیان تۆمار کردووە، بۆمان دەرئەکەوێت ئەم کەسایەتیانە پەروەردەی مزگەوت و مامۆستایانی شەرعزان بوون. ئەم کەسایەتیانە خوێندنگا و زانکۆکەیان حوجرە و مزگەوت و کۆڕی زیکر بووە. لەو سەردەمانەدا یەکەم کەسایەتی ڕۆشنبیر و فکرفراوان ئەو کەسایەتیانە بوون کە لە حوجرە ئەیان خوێند و لە بەردەم مامۆستایانی شەرعزاندا گوێڕایەڵ ئەبوون بۆ وەرگرتنی عیلم و عیرفان و فێربوونی عەقیدە و خوێندنەوە و تەفسیرکردنی قورئان. دیارە ئەمە بۆ خۆی مێژوویەکی هەیە ئەم حوجرانەی مزگەوتەکان. وەکوەزانین پێشتر خوێندن لە شارەکانە لە دەروی شارەکانە لە حوجرەکانە بوو. خوێندنگاکانە گەر هەش بێ زۆر کەم بوون. دیارە ئەو کاتە خەڵکی ڕویان کردوتە حوجرەی مزگەوتەکان و لەلایەن چەندین مامۆستای ناداری ئەو وەختەوە دەرز لە حوجرەکانە ئەوترایەوە کە فێری هەموو وانەکانی شەرعی ئەبوون زائیدەن وانە ئەکادیمیەکانیش. دیارە ئێمە چەندین مامۆستای ئاینی پسۆمان هەبوو لەو بوارەیە کە ئێستا هەندێکیان بە ڕەحمەت چوون و هەندێکیشان تاکە ماون و ئەوانەی کە زۆر کۆن ئەگەر بگرنە بۆ زۆر کۆن دیارە ئەو مامۆستایانە خۆیان دەرچووی ئەو حوجرانە بوون. ئێمە وەکو بنەماڵەیەکی نەقشبەندی و ئاینی و نیشتیمان پەروەریش لەگەڵ ئەوەدا لە دێر زەمانەوە ئێمە مەدرسەمان هەبووە، ینی ئەگرێتەوە بۆ 110 ساڵ لەمەوە پێش کە باوە گەورەی من ئەعلاجەدی من شێخ مەلا عەبدولقادر کە خەڵقی سلێمانی بوو و دانیشتووی گەڕێکی مەڵکەندی بوو لە پاشان چۆتە شارباژێر و چۆتە ئێرانیش لەوێش خانەقا و مەدرسەی هەیە لە شاری بانە و لە گوندی چەمپارا و لەوێ نیشتەجێ بووە. ئێمە مەدرسەی دینیمان هەر بووە. کاتێکیش کە ئێمە گەڕاوینەوە بۆ کوردستانی عێراق لێرەش کە دەست بەکار بووین لەگەڵ دروستکردنی ئەم خانەقا مزگەوتێکی گەورەشمان دروست کردووە و هەموو غەمی ئێمە وەکو بنەماڵە هەمیشە ئەوە بووە کە بمانەوێ خزمەتێ بکەین بەم خاکەوە بەم گەلە هەژارە. دیارە هەر لە دێر زەمانەوە حوجرە و فەقیه پێش ئەوەی کەواوەکو ئەمڕۆ مەسەلەی خوێندن و مەکتەب و قوتابخانەکان زۆر بێت، مزگەوتەکانی کوردستان ئایا لە لادەیەکا بێت یا لە شارە بۆ بێت حوجرەی تیا بوو و فەقیه تیا خوێندوێتی و لە بواری خوێندن و نووسینە ئیسفادێکی زۆران گەیاندووە بە ئەو دەڤەرە و بەو مەنتەقە و بەو چواردەوری کەوا ئەو ماڵانە کە بە چواردەوری ئەو مزگەوتان. ئیتر کەسانێک بۆ مەسەلە هەر لە علمی حوجرە و فەقیهەتی و مەسەلەی توانیوتی شەهادەی بەرز و گەورەیش
بەدەستبێنێت کاتی خۆی لە حوجرەکانە خوێندوێتی. لە حوجرەکاندا هەموو دەرسێک بە گرنگ و زانست و زانیاری ئەژمار دەکرێت و زۆرێک لە دایکان و باوکان لەو قۆناغانەدا ئامادە بوون بۆ ناردنی منداڵەکانیان پەنا بەرنا بەرحوجرە و پەروەردە بکرێن بە پەروەردەیەکی زانستی و خوێندەواری. ناوم ڕفیق حەمە غەریب ئەحمەد، خەڵکی منتیقەی پێنجێنم و بۆ خوێندن هاتوومەتە ئێرە لە خانەقای شێخ محیدینی نەقشبەندی لە خزمەت مامۆستا بەهادینە خۆی مامۆستا شێخ بەهادینە لە خزمەتەوە دەرزە خوێن خۆی دەزمان پێ فەرمێت. لە ساڵی 2000ەوە لە 4/9/2000ەوە ئەو مەدرسەیە دەست بەکار بووە، زیاتر لە 20 مامۆستا تەخەڕوجی تیا کردووە. الحەمدولیلا مەدرسەکەمان دەور و ڕۆڵێکی ئیجابی خۆی دیوە، چەند 4-5 تەلەبەمان ئێستا لە ئەزهەر بۆ ماجستێر دەخوێنن، بۆ بەکالۆرۆس دەخوێنن، چەندین تەلەبەی کە لەم مەدرسەیە و لەم خانەقایە تەخەڕوجیان کردووە ماجستێر و بەکالۆرۆسیان بەدەست هێناوە لە کولی ئیمامی ئەعزەم. الحەمدولیلا فەقێکانمان ئەوەی کە تەخەڕوجیان کردووە لە مزگەوتەکانە لە شار و شارۆچکەکانە دەور و ڕۆڵی ئیجابی خۆیان بینیوە و خەریکی خزمەتکردنی دین و ئەم گەلەن. لە کوردستانی خۆمانە بیارەی شەریفە کە من خۆم بەڕاستی کاتی خۆی لەوێ خوێندومە لە سەردەمی گرانەکە ئێمە تقریبا 90 فەقێ بووین لە خانەقای بیارە. دیارە مزگەوتەکەمان زۆر کۆن نییە، لە بەرواری 2011 ئیفتاحمان کردومانەوە مزگەوتە لە 1/2011 بە فەرمی مۆڵەتی ڕسمیمان وەرگرتووە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە بۆ کردنەوەی ئەم حوجرە ئەم مەدرسە ئاینیە. دیارە ئەو منهەجەی کە ئەوقاف پێداوین ماوەی خوێندنی لێرە 6 ساڵە. چەندین مامۆستای ناودار کە ئێستا بەڕەحمەت چوون و لە ژیانە نەماون، یا ئەگەر ئێمە سەیری ژیاننامەی ئەو هەموو کەڵە شاعیر و نووسەرانە بکەین ئەبینین ئەڵێ سەرەتای لە حوجرەکانی کوردستان دەستی پێ کردووە، لە فڵان دیا لە فڵان ناوچە گەڕاون، ینی چوونتە ئەمدی و کوردستانی ڕۆژهەڵات، چوونتە دیهات و شارەکان گەڕاون لە پێناوی بەدەستهێنانی زانست و بچن بگەڕن بە شوێن ئەو مامۆستایانی کە زۆر بەتوانان بۆی تەکمیلی دراسی خۆیان کەن لای ئەو مامۆستایانە. تەکیە و خانەقا و مزگەوتە بەناوبانگەکانی هەورامان و بەرزنجە و قەرەداغ و سلێمانی لەسەر ئاستی شاری سلێمانی بە پێشنگی پێگەیاندنی سەدان کەسایەتی خوێندەوار و ڕۆشنفکر و ئەدیب و مامۆستای شەرعزان دادەنرێن کە دەستنووس و کتێب و بڵاوکراوەکانیان لە کتێبخانەکاندا جێگای شایستەی تایبەت بە خۆیان بۆ تەرخان کراوە و بوونەتە بابەت بۆ توێژینەوە. لە CV هەر کەسایەتێکی ناوداری ئەدەبی و ئاینی و شەرعزان و شاعیرێکی کلاسیک وربینەوە کەسایەتیەکانیان دەرچووی ئەو ناوەندانە بوون کە پێیان دەوترا حوجرە و مزگەوت. مامۆستا محەممەدی مەلاکەریم لە چاوپێکەوتنێکدا دەڵێ ئەکادیمی نیم و لە حوجرە خوێندومە و ئەندامی کارای ئەکادیمی کوردیشم کە ئەمە یەکێکە لە نمونە زیندوەکانی ئێستا و لە ڕابردوشدا پیرەمێردی شاعیر لە حوجرەکانی مەلا حسێنە گۆچە و حوجرەی مەلا سەعید خوێندوێتی و لە پاشان لە تورکیا حقوقی تەواو کردووە و تا ئەو کاتەی دەگاتە تورکیا بە دوای خوێندن وەک هەر فەقەیەکی ئەو سەردەما لە شار و جێگەی خۆی دوور دەکەوێتەوە بەپێی ئەو عادەتەی کە هەبووە لە کام مزگەوتە مامۆستای چاک هەبوایە فەقیەکان ڕوویان تێدەکردووە و وەکو چۆن مامۆستایانی ئێستا هەریەکە لە بوارێکدا شارەزایی پەیدا دەکەن و وانە دەڵێنەوە. مامۆستایانی ئەوساش هەر مەلایەکی لە بوارێکی تایبەتدا شارەزایی پەیدا دەکرد. پیرەمێردیش هەروەکو حاجی قادری کۆیی و نالی و مەحوی و مەولەوی و زێوەر مزگەوتە و مزگەوت و شار بە شار گەڕاوە و لە هەر شوێنێک ماوەیەک ماوەتەوە. حوجرەکانی کوردستان لە تەکیە و خانەقاکانە هەڵەسان بە پێگەیاندنی ئەو ڕۆڵانی ئەو نەتەوەکەمان یا ئەو کەسانی کە لە سەرەتای خوێندنا بوون و فێری هەموو زانستە شەرعیەکانیان نەکردن. دیارە ئەو وەختە خەڵک بە دوای زانستە دێ بە دێ شار بە شار ئەگەڕا بۆ کۆکردنەوەی زانست چ لە بواری زانستە شەرعیەکان یا لە بواری زمانەوانی و دەیان نمونەی کەڵە شاعیری میلەتەکەمان هەیە کە دەرچووی ئەم حوجرانان دەیان سیاسەتمەدار و دەیان کەسی ترمان هەبوون کە دەرچووی ئەم حوجرانێت. ئێمە قەنەعەتمان وایە ئەو عیلمەی کە لە حوجرەکانە بووە و ئێستاش هەیە هیچ دژ نییە لەگەڵ عیلمی سەردەمە، بەڵکو شان بەشانی عیلمی سەردەم ئەتوانن خزمەتی کۆمەلگای خۆمانی پێ بکەین. ئێمە هیچ عیلمێک
و هیچ چینێک و هیچ کەسێک لەم کوردستانە زیاد نییە هەمووی لە ڕێی خۆیەوە لە کاناڵی خۆیەوە خزمەتی خۆی ئەکا یەکێکی وەکو مەحوی وەکو نالی وەکو بێخود کە ئەگەر وەکو مەولەوی وەکو مەلانە خالدی نەقشبەندی وەکو کاک ئەحمەدی سلەیمانی شێخ معروفی نۆدەیی ئەمانە کە شامەردی ئەم میللەتە بوون کەڵەمەردی ئەم میللەتە بوون لەم کە پیرۆزەیە ژیاون پەروەردەی زانکۆ مەعهەد نەبوون پەروەردەی حوجرە و خانەقا و مزگەوت بوون یعنی علمی تێدایە ئەدەبی تێدایە حوجرە فێری هەموو علمێکت دەکا و هەموو علمێکیشی تایە بە شەتێک باش بخوێنرێ و ئیحتیمام و گرنگی پێ بدرێت کاتێک بوو قوتابخانەکان بە شێوازێک وا مەسەلەی بەرفراوان نەبوو زۆر نەبوو و کوردیش مەسەلەی لە ئازادێکی خۆیان نەبوو سەرەکەی لە مزگەوتەکانە حوجرە و فەقێ زۆر بوو بۆ بواری خزمەت هەم بە دین هەم بە خاک وڵات و نیشتیمان هەم لە بواری نووسنی شای مەسە ئەگەر سەنگە زۆرێک لە دوکتۆری زانکۆکانمان و مامۆسای زانکۆکانمان ئەگەر تۆ بیدوێنی ئەوانەی کە بەتەمەنن کادی خۆی مەسەلە حتا قیادەی سیاسی کوردی حتا لە مەسەلەی هەر کەسێک لە قیادەی سیاسی کوردی بدوێنی کادی خۆی من لە حوجرەکانە خوێندومە يعني أندازية كم خوێندوێتی ئەتر بۆ فێربوونی قورئان بێ یا بۆ فێربوونی مەسەلەی علمی تەجوید بێ یا مەسەلەی بۆ بەلاغە و منطیق و فەلسەفە و کەلام بێت ئەندازێک لە حوجرا خوێندوێتی و ئیسفادەی کردووە مانای وایە حوجرەکانی کوردستان کادی خۆی ڕۆڵی زۆر گرنگیان هەبووە دەوری زۆر گرنگیان هەبووە هەم لە بواری علم و زانست و ثەقافەتە هەم لە بواری شاوکو لانکەیەک وا بۆ شۆڕش بۆ یارمەتدەری مەسەلەی پێشمەرگە بۆ ئەوەی کەوا هەم ڕۆڵی میلەتەکەشمان چینێکی نەخوێنەوار دەرنەچن چینێکی خوێنەوار دەرچن چینێک دەرچنکەوە بتوانن بەهۆی خوێندن و نووسین و بەهۆی زانست و عیلمەوە بەهۆی خۆشەویستیان بۆ دینەوە لە پەنا خۆشەویستی بۆ دین فێران بکە نیشتمانیشان خۆش بێ و خاک وڵاتیان خۆش بێ و خزمەت بە خاک وڵات و نیشتمانی خۆشیان بکەن گرنگی حوجرەکان وەنەبێت تەنها پەیوەندی بەڕابردووەوە هەبێ بەڵکو بۆ ئێستاش خوێندنی ئاینی و دروستکردنی کەسانی عەرەبیزان سەرچاوەکەی پەیوەندی بە پێگەاندنی فەقێکانەوە هەیە کە تەکێ و خانەقا و مزگەوت ڕۆڵی سەرەکیان هەیە هەر بۆیە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکومەتی هەرێم مۆڵەتی کردنەوەی قوتابخانەی ئاینی داوەتە ژمارەیەک مزگەوت بە ئامانجی هێشتنەوەی پێگەی بەهێزی ئەو ناوەندە ئاینیانە و کە بەپێی ئامارێکی وەزارەت نزیکەی 500 فەقێ و 81 حوجرا لە کوردستاندا هەیە بەشی زۆریان دەکەوێتە سنووری بەڕێوەبەراتی ئەوقاف و کاروباری ئاینی سلێمانی و شارەزور کە ژمارەی فەقێکانی ئەو دوو بەڕێوەبەراتیە 135 فەقەیە کەمترین ڕێژەش لە سنووری شاری دوهۆکدان کە ژمارەیان 7 فەقەیە و تەنها حوجرەیەکیان هەیە دیارە سەرەتا لەسەر پێشنیاری کێتی زانایانی ئاینی ئیسلامی بۆ وەزارەتی ئەوقاف سەبارەت بە سەر لە نوێکردنەوە و زیندووکردنەوەی حوجرەی مزگەوتەکان لە کوردستانە ئێمە دەوری 13 حوجرەیەکمان هەیە لە ناوشاری سلێمانی و دەوروبەری بەردەوام جاری وای خوێندکارەکان کەمەکە وازە هێنە یا خوێندکارێکی تریەتە جێگای ئێستا ئێمە بە فەرمی لە حوجرەکەماندا 5 فەقێمان هەیە کە لە شوێنی دوور و نزیکەوە هاتوون لێرا کۆبوونەتەوە وەکو برا الحەمدوللا خوێن و هیچ کێشە و مەشاکیلێکیان نییە. دەوتێک مەسەلە ئیشرافەکە لەژێر ئیشرافی حکومەتان نەبێ وەزارەتی ئەوقاف ئاگای لێ نەبێت ئەمە لەوە چێ مەسەلی باوکو دایکان تۆزە سەڵکەنەوە لە مناڵەکانن بترسن چونکە زۆر شتیان بینیوە زۆر وەزئی کوردستان کە خۆمان ئاگادارین کە بە کۆمەڵ قەیرانی سیاسیات تێپەڕی کردووە خەڵک ئەسڵەمێتەوە لە هەندێک وەزع بەڵام کاتێک کە حوجرەی هیوا کە حکومەت خۆ ئیشرافی کرد ئاگای لێ بوو مەسەلە لەژێر کۆنتڕۆڵی خۆیان بوو من پێم وایە بەڕاستی حکومەتیش هەم گەشتبینە پێی و هەم خەڵکی گەشتبینە پێی ئەڵێ مناڵەکەم ناکرێ بە کەسێک کە سبەینێ زەرەر